تو شەریکەی دووزاری حکومیش نییە حکوومەتەکەی خۆشمان غازگەی بەدەست خۆی نییە بەهۆی ململانەی نێوان دوو کۆمپانیا ماوەی 2 هەفتەیە نرخی غاز لە شاری هەولێر بەرز بۆتەوە بە جۆرێک نرخی بوتڵە غازێکی بازرگانی لە نێوان 15,000 دینار بۆ 20,000 دینارە حکوومەتی خۆجەی هەولێریش لە ئاست ئەو قەیرانە دەستەوەستانە دیزەل غازە سەقان غازە کارەبا غازە تەباغ غازە هەموو شتە غاز ئەوانە ژمارەیەک لە هاوڵاتی و فرۆشیاری غازن هاتوونەتە بەر دەرگای یەکێک لە کارگەکانی غاز بەڵام بەهۆی نەبوونی غاز دەرگایان بەڕوو داخراوە ئەوان دەڵێن 1 هەفتەیە نۆرەمان گرتووە بەڵام هیچ بوتڵە غازێکمان وەرنەگرتووە تا ئێستا بەدەستم نەکرد بە 20,000 بەدەستم ناکەوێت بە 20,000 نیە ئێستا بکڕم ئێستا بەرامبەر سارێمێت 4 شوێن لە هەولێر هەیە بۆچی بۆرسای غازە تا ئێستا نییە 1 هەفتەی ڕێکە 1 غازشم وەرنەگرتێ نیو غازشم نیە لۆ مارش غازم نمایە ئەوە خەرکەکە کاکە چێ غازیە لە مارێ غاز بەخوای برا نادایتەم نە تا بزانم بە چەند دەفرۆشێ وەرم نەگرتێ لە چێ بینم فرۆشایە بە 18 و 20 و ئەوانە 15 ئێستاگا ئەو ڕۆبیتن ئەم لۆ مارە خۆم غازەکەم دەوێت غاز فرۆشم بە 20,000 دەمەوێت 1 غازم دەوێت کاکە چێ هەیەی بە 20,000 لێ دەکڕم لە بۆ مارێ دەی حکوومەت ئێستا برێ فێرە چ بووە فێرە مختارکاری بووە معنی وەکالێک لە معالەج دەچی وەردەگریتن 1 سیارە هەولێر چەند معالێ هەیە حساب دەکرێت 1 سیارە دەتێت 1 معالێ تا خلاص هەر ئەوەندەیە لە تەلەڤیزۆن هێر دەستی دەرێ مۆسعی غازی چاینەوە چ خۆیتی بە 7 نیە بە 7 نیە با بە 10 بداتە من با بە 12 بداتە من ئێستا دەکڕم ئەمن معمیلم هەیە معمیل ئەم معمیلم هەیە مەتعامی قەپات کرێ لە بێ غازیان ساڵی ڕابردوو حکوومەتی هەرێم بۆ دابینکردنی غازی ماڵان گرێبەسی لەگەڵ کۆمپانیایەک واژۆ کرد لە سەری ساڵەوە گرێبەستی ئەو کۆمپانیایە تەواو بووە حکوومەتیش گرێبەستی لەگەڵ کۆمپانیایەکی تر واژۆ کردووە بەڵام کۆمپانیای یەکەم ئامادە نییە دەستبەرداری کارەکەی بێت حکوومەت ئەشخاصی حزبێ لێ ناگەڕێ خەزان دروستکرێت دەوێت بە ڕۆژ غازی خۆی بدا لە فەسڵی کە غاز خواستی لەسەرە گرانترێت بدات ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێریش دەڵێت حکوومەت توانای لێپرسینەوەی لەو کۆمپانیایە نییە چونکە ئەو دەسەڵاتی لە سەروی حکوومەتەوەیە بەدڵنیاییەوە ئەمە یەکەم ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەرچی حکوومەتی خۆجێ و جەنابی پارێزگارە کە هەوڵی جددی بدات و ڕێگا چارەیەک بدۆزێتەوە ناکرێت هاوڵاتیان باجی ململانەی نێوان کۆمپانیاکان بدەن یاخود نێوان ئەشخاصە بازرگانە چاوچنۆکەکان بدەن دەبێت حکوومەت بە جددیتر و بەورتر کار لەسەر ئەم کەیسە بکات لە هەرێمی کوردستان حکوومەت لەژێر کۆمپانیا لەژێر هەیمەنی کۆمپانیا ئەحزابەکاندایە ئەشخاصەکانی ئەحزابەکان ئیدارەی سیاست و بازرگانی ئەم وڵاتە دەکەن ڕەنگە ئەمە هۆکاری سەرەکی بێت حکوومەت ئەو قدرەت توانە و لێپێچینەوەی نەبێت لەگەڵ ئەم کۆمپانیانە ڕەنگە لە قدرەتی حکوومەت بەرزتر بن بەپێی زانیاریەکانی پێیام ئەو دوو کۆمپانیای بوونەتە هۆی گرانبوون و دروستبوونی قەیرانی غاز لە شاری هەولێر سەر بە دوو بەرپرسی باڵای یەکێتینە و ئامادەنینە تەنازول بۆ یەکتری بکەن لەو نێوەندەشدا هاوڵاتیان زەرمەند بوونە و حکوومەتیش تا ئێستا جگە لە سەیرکردنی بارودۆخەکە هیچی تری نەکردووە وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر